سڵاوتان لەبێت. قادر عەزیز سکرتێری حیزبی ئایندەی کوردستان ڕایگەیاند پارتی دیموکراتی کوردستان لە هەوڵیەوەدایە سیناریۆیەکی تر بۆ تێپەڕاندنی ڕەژنووسی دەستور پەیڕەو بکات دوای ئەوەی نەیتوانی تەوافقی کورد لە پەرلەمانیەکان لەو بارەیەوە بەدەست بهێنێت. قادر عەزیز با ڕۆژنامەی شەرق لەوسەتی ڕاگەیاند پارتی دوای شکستی لە ڕازیکردنی ئۆپۆزیسیۆن لەسەر تەوافق لەگەڵ کوردەکانی دیکە بۆ تێپەڕاندنی دەستور لە ڕێگەی ئەوەی دەستور بخرێتە ڕاپرسیەوە هانای بۆ سیناریۆیەکی شکست خواردوو دەبات کە دروستکردنی تەوافقە لە دەرەوەی پەرلەمان. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی کۆمەڵی ئیسلامی لە قەزای مەخموور بەیاننامەیەکی هاوبەش لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای نینەوە لە قەزاکە بڵاو دەکەنەوە و پارتی دەسەڵاتداری ناوچەکە تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی ساختەکاری. لەو بەیاننامە هاوبەشەدا کە کۆپیەکی دەست NRT کەوتووە یەکێتی و گۆڕان و یەکگرتووی کۆمەڵ لە قەزای مەخموور ئاماژەیان بە 10 حاڵەتی پێشێلکاری کردووە لە هەڵبژاردننی قەزاکەدا وەکو هێنانی سەرباز و سوپای زێرەبانی بۆ سنووری قەزای مەخموور و دەنگدانیان بە پۆشاکی مەدەنی و دروستکردنی هەزاران ناسنامەی ساختە بە مۆر و واژۆی فەرمانگەیباری شارستانی لە مەخموور و هەڕەشەکردن لە چاودێران لەلایەن چەکدارانی لایەنگری دەسەڵات. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد ئەمڕۆ لە هێرشێکی چەکداریدا بۆ سەرکاروانێکی پۆلیس لە بەشووری شاری تکریت 3 پۆلیس کوژران و ئافسەرێک بە پلەی نەقیب بریندار بوو. هەر لە شاری تکریت ئەمڕۆ بۆمبێکی چێنراو لە ناوەڕاستی شارەکە تەقیوەتەوە بەهۆیەوە 2 شۆفێری بار هەڵگەر کوژراون و 3 کەسی تر بریندار بوون. بەمەبەستی گفتوگۆکردن لەبارەی پشتگیریکردن لە ئۆپۆزیسیۆنی سووریا و پڕچەکردنی ئەمڕۆ بە ئامادەبوونی نوێنەری 11 دەوڵەت کۆنگرەی هەوڕانی سووریا لە دۆحەی پایتەختی قەتەر بەڕێوە دەچێت. بەڵام لە بەرامبەردا سێرگی لاڤرۆڤ ئامادەکاریەکانی ئەمریکا لە ئوردن و هەموو هەوڵێکیشی بۆ پشتگیریکردن لە ئۆپۆزیسیۆنی سووریا و پڕچەکردنی ئیدا نەکرد. ئەوە لە کاتێکدایە کە لە ترسی گوێزانەوەی ئاڵۆزیەکان بۆ ئوردن باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە ژمارەی سەرباز ئەمریکیەکان لە وڵاتە بۆ 1000 سەرباز زیاد دەکات لەگەڵ دانانی ژمارەیەک موشکی پاتریۆت و فڕۆکەی سەربازی تێیدا. سەرۆکی رووسیا تاکیدی کردەوە نزیکەی 600 چەکداری ڕووسی و ئەوروپی لە ڕێزی هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە سووریا دەجەنگن. لە چوارچێوەی کۆڕبەندێکی ئابووری کە دوێنێ لە مۆسکۆ بەڕێوەچوو ڤلادیمیر پۆتن ڕایگەیاند پێویستە لەسەر وڵاتانی خۆراوە چەک ڕەوانەی چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا و گروپە تیرۆریستیەکان نەکەن. سەرسوڕمانی خۆشی پیشاندا لە پێداگیری خۆراوە لەسەر ئەو بابەتە. بەهۆی ئەو زریان و وەرزە بارانبارینە بەلێزمەیی چەند ڕۆژێکە هەرێمی ئۆتاڕەخاندی لە باکووری هیندستان گرتوتەوە زیاتر لە 550 کەس گیانیان لەدەستدا و چەندین گوندیش خاپوور بوون. ڤیجابیا هۆگۆنا سەرۆکی حکوومەتی ویلایەتەکە ڕایگەیاند تا ئێستا سوپا توانیوێتی 550 تەرم لەسەر ڕووی ئەو لەژێر بەفردا بدۆزێتەوە. وتیشی تا ئێستا هەرێمەکان کارەساتی گەورەی بەو شێوەی بەخۆیەوە نەبینیوە. هەر بۆیە پێشبینی دەکرێت ژمارەی قوربانیەکان لە چەند ڕۆژی داهاتوودا ڕوو لە زیاد بوون بکات. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.